باس لە ئاماری کار و چالەکیەکانی مۆزەخانی نیشتمانی ئەم نەسوورەکە دەکەین. دیارە مۆزەخانی نیشتمانی ئەم نەسوورەکە جگەلەوەی کە مێژوو ئەرشیفی گەلی کوردی تێتا پارێزراوە و هاوڵاتیان هەم لە هاوڵاتیانی ناوخۆ هەم هاوڵاتیانی بیانی وەفتی بیانی کەسایەتی سیاسی سەردانی مۆزەخانی نیشتمانی ئەم نەسوورەکە دەکەن بۆ ئاشنابوون بۆ نەهامەتیانی کە بە سەرگەلی کووردا هاتووە و هاوکات ژیانەوەیە بۆ ئەنجامدانی چەندین چالاکی جۆرا و جۆر سیمینار بڵاوکردنەوەی کتێبکردنەوەی پێشەنگا چەندین چالاکی جۆرا و جۆر لەخۆ دەگرێت. جا بۆی بزانین ئاماری کار و چالاکیەکانی ساڵی ڕابردوو چی بوون و چی لە خۆی گرتووە واروها هەنگاوەکان بۆ ساڵی نوێ ئەو کار و چالاکیانی کەوا بڕیارەتیای ساس بکرێ یاخود بە شێوەیەکی گشتی پلانی نوێ چی دەبێت. زۆر بەڕێز ئاکۆ خەریب سەرپەرشتیاری مۆزەخانی نیشتمانی ئەم نەسوورەکە لە ستۆری بەیانی کورسات نیوزمیانە. کاگاکۆ سپاس بۆ ئامادە بوون بەخێر هاتی. هەربژی زۆر سپاس مەمنون. ئاماری کار و چالاکیەکان دیارە ڕەنگە چەند بەشێکی زۆر بن. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە هاتنی گەشتیاران یاخود سەردانیکەران بۆ مۆزەخانی نیشتمانی ئەم نەسوورەکە لە ساڵی ڕابردوو ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ هاوڵاتێکی زۆر سەردانی مۆزەخانی نیشتمانی ئەم نەسوورەکەیان کردو؟ سپاس. ئێمە ساڵانە ئەم ئامارە بڵاوەکەینەوە. خۆشبەختانە پارساڵ ئامارەکان دڵخۆشکەر بوون بۆمان و دڵنیام ئەم ساڵی 2023 کە سەرەتاکەی دیارە زۆرتر دڵخۆشە بین بەوەی کە ژماری گەشتیاران و میوانەکانمان زۆر زیاترە بن لە ساڵی پاریش. بەڵام ساڵی پارێمە ژمارەیەک میوانمان هەبووە کە ئێمە بۆ خۆمان پۆڵێنمان کردووە. میوانەکانی ناوخۆی خۆمان کە هاتوون نزیکەی 15,091 کەس لە ناوخۆی خۆمان لە میوانی ناوخۆیی بوون کە هاتوون و میوانی بیانیمان هەبووە کە بریتی بوون لەو دیبلۆماتانەی کە هاتوونەتە هەرێم و یان ئەو میوانانەی خۆیان وەکو تۆریست هاتوونەتە هەرێمی کوردستان و هاتوون بۆ سلێمانی. ئەوانیش 2983 کەس هاتووە و ئێمە لە میوانی ناوخۆ کردومانە بە دوو بەش. بەشێکیان ئەو وەکو باسم کرد ئەو میوانانن کە خۆیان دێن بۆ سەردان و بەشێکیشان خوێندکارانن کە ژمارەی ئەو خوێندکارانەی پارساڵ هاتوونەتە مۆزەخانەکەمان بریتە لە 34,974 خوێندکار لە خوێندنگەکانی ناو شاری سلێمانی و هەڵەبجە و ناوچەی پشدەر و قەڵاتزێ و ڕانێ و تەنانەت کۆیە و گەرمیان و سەی سادق و ئەمانەوە کە هاتوون سەردانیان کردوین. کۆی ئەو میوانانە دەکاتە 52,998 کەس. ئەمە بەشێکی تری ئێمە ئەکتیڤیتیمان هەیە ساڵانە لەو چالاکیانەی کە هەبووە ژمارەیەکی زۆر میوان هاتووە. ئەمانەش بەشێکیان جارێکیکە بوونەتەوە بە میوانی مۆزەخانە و سەردانی مۆزەخانەکان کردەوە کە ئێمە نەماتوانیوە ئامارێکیان لێ وەربگرین لەبەرەوەی ئەوان هاتوون بۆ چالاکی تر و بەڵام لێەوە سەردانی مۆزەخانەکان کردووە. بەڵێ کاکۆ جگەل لە سەردانی کەران ئەگەر ئامارێکی درماوە ئەتوانی بفەرمووی جگەلەوە ئەو کار و چالاکیانە لە کردنەوەی پێشەنگا لە سازکردنی هەنێ چالاکی کە لەناو مۆزەخانی نیشتمانی ئەم نەسوورەکانیشە دەرگای کراوە بووە بۆ چەندین چالاکی ڕۆشنبیری ئەدەبی کردنەوەی پێشەنگا نیشاندانی چەندین توانای جۆرا و جۆر لە بڕۆ ئامارەکان چیمان پێدەڵێن؟ ئێمە سێ بەشمان هەیە، گەلەریمان هەیە، سینەمامان هەیە لەگەڵ کۆفینێتەکە. پارساڵ 38 چالاکی هونەریمان لە گەلەری مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە هەبووە. 11 چالاکیمان هەبووە لە هۆڵی سینەمای یەڵماز گۆنای. 96 چالاکیمان هەبووە لە عەرزی کتێب و ناساندنی کتێب و کۆڕی شعری و ئەو شتانە لە ناو کۆفینێتی ئەم نەسوورەکە کە کۆی گشتی ئەویش ئەکاتە 145 چالاکی.
ئەمە بەشێکی تر بووە لەو چالاکیانەی کە لە مۆزەخانەکەمان ئێمە وەکو ئامار وەرمان گرتووە. بەشێکی ترمان هەیە کە ئێمە زۆر گرنگی پێ ئەدەین ساڵانە، ئەویش کۆکردنەوەی بەشێکیان کۆکردنەوەی ئەو کتێبانەیە کە تایبەتن بە مێژووی کورد و بە جینۆساید و بە ئەو بابەتانەی کە پەیوەستە بە مۆزەخانەکەمان توانیمانە 150 کتێب لەوانە کۆ بکەینەوە و ئەرشیفی بکەین لە لای خۆمان. هەروەها ئێمە بە بەردەوام بەڵگەنامە کۆکەینەوە، توانیمانە نزیکەی 2400 بەڵگەنامە کۆ بکەینەوە لەسەر لە کۆی گشتی هەموو ئەو کارەساتانەی بەسەر میلەتەکەمانە هاتووە، هەر لە ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و هەر لە فەیلەکان و ئێزدیەکان و ئەمانە تەنانەت بۆ شەڕی داعشیش کۆمەڵێکی زۆر دیکۆمنت و بەڵگەنامەمان کۆکرۆتەوە کە ژمارەکەی بۆ پار ئەگاتە 2400 بەڵگەنامە. ئەمە بێجگە لەوەی کە ژمارەیەکی زۆر ڤیددیۆشمان کۆکردوتەوە کە بڵین موف، ئەویش نزیکی 2100 پارچەمان کۆکردوتەوە و ئەرشیفمان کردو لە لای خۆمان. و ساڵانە ئێمە ژمارەیەکی زۆر کەس چاوپێکەوتنیان لەگەڵەکەین، بە تایبەتی ئەوانەی کە ئەو زیندانیانەی کە لە ئەمنە سوورەکە زیندانی بوون، یان ئەو کەسانەی کە لە کاتی خۆیان هەر لە ساڵی 1970 هەتا ساڵی 1985 کە ئەمنە سوورەکە بە سێ قۆناختاوە بووە، بە بەردەوام ئەگەڕین بە دوای ئەو کەسانەی کە کاریان تا کردووە، تەنانە دەگەر بە کرێکاریش بوو بێ، پار ئێمە توانیمانە 92 کەس لەوانە چاوپێکەوتنیان لەگەڵا بکەین و ئەرشیفی بکەین. بێجگە لەوە ئێمە کەلوپەلیش زۆر جار ئەو خەڵکە جوامێرەی کە ئێستا لە شاری سلێمانی دانیشتوی شاری سلێمانینیان ناوچەکانی ترن، هەر شتێکیان لابێ لەو کەلوپەلانەی کە پەیوەستە بە مۆزەخانەکەمان یا پەیوەستە بە مێژووی قەتڵعامی ڕژێمی ڕووخاوی بەعس، توانیمانە پار ساڵیش 73 پارچە لەوانە جارێکی کە کۆ بکەینەوە و ئەرشیفی بکەین و ئامادەیان بکەین بۆ نمایشکردن. ئەمە بێجگە لەوەی کە ئێمە بەڕاستی پەیوەندیەکی زۆر زۆر باشمان هەیە لەگەڵ هەموو لایەک، چونکە مۆزەخانەکەمان مۆزەخانەیەکی نەتەوەییە، بۆیە ئێمە هەوڵە دەین پەیوەندەکانی خۆمان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان باش بکەین و هەموو ئەو مۆزەخانەیە بە ماڵی خۆیان بزانن. بۆیە لە ڕێگای کە ڕێبوار ڕەمەزان کە ئەو بەڕێوەبەری مۆنومنتی بارزانیەکانە توانیمان بەشێکی باش لەو بەڵگەنامە و وێنە و دیکۆمنتانە وەربگرین و لە مۆزەخانەکەی خۆمان بیپارێزین. سوپاسیەکەین کە بەڕاستی جوامێرانە هاتە پێشەوە و هاوکاری کردین. کاگ ئەدیب کە بەڕێوەبەری گشتی شەهیدانە لە سلێمانی، ئەویژێکێکە لەو کەسانەی کە بە بەردەوام هاوکارمانە و پێکەوە هەمەهەنگیەکەین لە کارەکانمان و پێکەوە کارەکەین و ئەویش بە بەردەوام هاوکاریمانەکە. کەسێکی کە هەیە کاک برایمی ناوەکە پێشتر مسەوەر بووە لە دەربەندی خان، دوایی هاتۆتە سلێمانی، هەر بە ناوی فۆتۆبراهیم دوکانی هەبوو، ئەویش ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندی هەبوو کە زیاتر لە 30,000 نێگەتیڤ لە ستۆدیۆکەی خۆی پێشکەش کردین کە ئێمە بۆی ئەرشیفکەین بە ناوی خۆیەوە، ئەوە نەشمان پاراستووە. بێزگە لەوە کاک لەتیف فاتح فەرەج کە هەموو ناوتان بیستووە و لە بواری ئەنفال و ئەوانە کارەکە، ئەویش یەکێکی تر بوو لەو کەسانەی کە ژمارەیەکی زۆر بەڵگەنامە و دیکۆمنتی بۆ هێنانی سوپاسیەکەین. پێم خۆش بوو لێرەوە سوپاسی هەمان بکەم کە ئەمانە بە بەردەوام لەگەڵمان بوون و هیوادارم هەموو ئەو برادەرانی تریشکە شتێکیان لەلایە بتوانن ئەوانە بگەێنن دەستمان بۆی هەر بە ناوی خۆیانەوە ئەرشیفی بکەین. بەڵێ کاک ئاکۆ باست لەوە کرد کە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەی خودک و ستاف هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون زیاتر ئەرشیفی ئەو مێژوو یاخود ئەو بابەتان بکەن کە بە سەرگەلی کووردا هاتووە لە مۆزەخانەیە کاری لەسەر بکرێت. ڕادی هۆشیاری هاوڵاتیان بۆ هاوکاریکردنی ئەم داوایە تا چەند بۆ هەروەها هەمەهەنگی لەگەڵ تەواوی ڕێکخراوەکانی دیکە بۆ پاراستنی مێژوو ئەرشیف دەکرێت بڵێ لە ئاستێکی باشدایە یا هێشتا ماوێتی؟
لەبەر ئەوەی خۆی مۆزەخانە لە وڵاتی ئێمە تازەیە و نەبووتە کەلتور تا خەڵک ڕۆژە پشوەکانی یان ئەو فەراغی کە هەیەی بەشێکی تەرخان بکە بۆ سەردانیکردنی ئەو مۆزەخانانە، بەڵام خۆشببختانە ئەوە چەند ساڵێکە زۆر باشە خەڵک سەردان ئەکا وە دێن بەشێک لە کاتی خۆیان تەرخانەکەن بۆ ئەوەی ئەو مۆزەخانانەی ئێمە ببینن لەبەرەوەی لەناو ئەمنە سوورەکە تەنیا مۆزەخانەیەکمان نییە ئێمە مۆزەخانەی پێشمەرگەمان هەیە ئەنفالمان هەیە کۆڕەومان هەیە مۆزەخانەی مینمان هەیە مۆزەخانەی شەیدانی شەڕی داعشمان هەیە زیندانەکانمان هەیە مۆزەخانەی خۆڕاگریمان هەیە لەبەرەوە ئێستا وردە میوانەکانمان لە زیادبوونان و میوانەکانمان کە دێن هەست ئەەکەین کە حرمەت لەو شوێنە ئەگرن و بەلایەنەوە گرنگە کە مۆزەخانەیەکی وا هەیە ئەوە توانیوێتی ئەو هەموو بەڵگە و دیکۆمنت و مێژووە بپارێزێ بۆ ئێمە ئێستا مای خۆشحاڵیەکە خەڵک بەو شێوەیە ڕۆمانتیەکە و لەلایەکی تریشەوە بەڕاستی ئەمە لەگەڵ برادرانی بەڕێوبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیە هەماهەنگەیەکی زۆر باشمان هەیە و سەردانیکردنی قوتابخانەکانمان پۆڵێن کردووە و ئەوانیش بەدەممانەوە هاتوون بۆیە ئەمەش کارێکی گرنگە کە ئێمە چۆن بتوانین مناڵەکانمان بهێنین ئەو مێژووە ببینن و جارێکیکە ئەم مێژووە ببێتەوە بەشێک لە یادەوەری ئەوانیش. بەڵێ کاک ئاکۆ پلان هەیە بۆ زیادکردنی بەشەکانی دیکەی مۆزەخانە یاخود بەشی دیکە لەناو مۆزەخانی نیشتمانی ئەمنە سوورەکە ئیزافە بکرێت و زیاد بکرێت؟ بەڵێ ئێمە ئەوە ماوەی 2 ساڵە هەرچەندە ئیشەکانمان زۆر بە هێواشی ئەڕوا لەبەرەوەی خۆتان نەزانن بارودۆخی دارایی ئەم وڵاتە چۆنەوە حکوومەتی هەرێمیش هیچ جۆرە هاوکاریەکی مۆزەخانەکەمان ناکا بەڕاستی بۆیە ئێمە ئێستا پرۆژەیەکمان هەیە پرۆژەی دامەزراندنی مۆزەخانەی جینۆسایدی کورد کە ئەمە بەشێکی گەورە ئەبێت لە مۆزەخانەکەمان لەبەرەوەی گەورەترین بینامان بۆ تەرخان کردووە و لێرە زۆر شتیتایە مەسەلەن بەشێک تەرخان کراوە بۆ مێژووی قەتڵ و عامی میلەتانی دنیا مێژووی جینۆسایت و هەموو ئەو بڕیارانەی کە لە یوئێنەوە دەرچووە و بەشێکی تەرخان کراوە بۆ هەموو ئەو میلەتانەی کە جینۆسایت کراون هەر میلەتێک مەسەن وەکو ئەرمان وەکو هۆڵۆکۆست وەکو ڕواندا وەکو هەموو ئەو میلەتانە هەوڵمانداوە کە بەشێکیان بۆ تەرخان بکەین وەکو مێژوو ئێمە باسی بکەین بەشێکمان تەرخان کردووە بۆ ئەنفال بۆ ئێزدیەکان بەشێکمان تەرخان کردووە بۆ فەیلەکان بەشێکمان تەرخان کردووە تەنانەت بەشێکمان تەرخان کردووە بۆ ئەو عەرەبانەی کە لە سەردەمی ڕژێمی ڕووخاوی بەحسا ئەوانیش جارێکیکە ڕوبەڕووی قەتڵ و عام بوونەتەوە ئەوانەش کۆمەڵێکی زۆر دیکۆمنت و بەڵگەنامەمان لەسەری کۆ کردوتەوە و ئەمانە نمایشەکەین بەشێکیشیمان تەرخان کردووە بۆ ڕاپەڕین کە زۆر گرنگە واتە ئەوە بیرم نەچێ بەشێکی تایبەتیشمان تەرخان کردووە بۆ کیمیابارانی هەڵەبجە کە ئەمانەیە بە شێوەیەکی زۆر جیاوازتر کاری لەسەر بکەین ئەمە یەکێکی تقریبەن 2 پرۆژەمان ئەبێ لەبەرەوەی ئەوە دوهەمین بینایە لە ناو مۆزەخانەکە کە ئیشیتیان نەکرابێ و ئێستا بەردەوامین لەسەر کارکردن هەرچەنگە کارەکانمان بە هێواشی ئەڕوا بەڵام ئێمە هەر مکوڕین لەسەرەوەی کە ئەبێ ئەو پرۆژێش تاو ببێت. بەڵێ کاک ئاکۆ ئەگەر زۆر بە کورتی وەکو کۆتا پرسیار دەمێ ئەوە بڵێم زۆر جار هاوڵاتیان گلەی ئەوەیان هەیە لە کاتی پشوەکاندا کە پشووی فەرمی حکوومەتە شوێنە گشتیەکان یاخود مۆزەخانەکان دادەخرێن لەبەرۆژ دەرفەتی سەردانکردن نابێ پێما بێت بابەتەکە بۆ مۆزەخانی نیشتمانی ئەمنە سوورەکە جیاوازە؟ بەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک تەنیا لە نەورۆزە یەک ڕۆژ یان 2 ڕۆژ عوتڵەمان هەیە لەبەرەوەی ئیتر ئەوان ئەو کارمەندانەش حەقی خۆیان لەگەڵ خەزانەکانیان نابچنە دەرەوە ئەگینا لە هەموو ڕۆژەکانی کە تەنانەت ئێمە لە ڕۆژانی هەینیش خەفەرمان هەیە بۆ هەندێک لەو میوانە
بیانی و تایبەتانەیان ئەو وەفدانەی کە دێن ئەتوانن بێن لەوێ سەردان بکەن. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ بەڕێز ئاکۆ خەریب سەربەرشتیاری وەزخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە سپاس بۆ ڕوونکردنەوەکان بە خێراتی.